باس لە کتێبێکی توێکاری دەکەین کە زۆر گرنگە بۆ کەسانی کە لەم بوارەدا دەیانەوێت زانیاری بزانن بە تایبەتی لە بواری توێکاری جەستە هەموو بەشەکانی جەستە زانیاری زیاتر بۆیەوە ناخەمە ڕوون پێم خۆشە کەسەکە خۆی ئەو خوێندکارە چاوگەشە کە ئەم کتێبەی نووسیوە تۆزێک لەگەڵ تەمەنیدا ڕەنگە بجێی سەرسوڕمان بێت کە منداڵێک لەم تەمەنەدا بتوانێت کتێبێکی توێکاری بنووسێت ئەویش کاکە سەرکان سەروەرە خوێندکارە زۆر بەخێربی کاکە سەرکان سەرکانەمە چیان کتێبە چۆن دەسیایە نووسینێم کتێبە بەڵێ من ناوم سەرکان سەروەرە تەمەنم 14 ساڵە و قوتابیم لە قوتابخانەی جوێی ناحکومیم لە پۆلینۆم و دانیشتووی سلێمانیم ئەم کتێبە باز لە فەرمانەکان و هەروەها ئەندام و ئەندامەکانی لەشی ئینسانەکە باش بیرۆکەکەی لە چیەوە سەرچاوی کرد یعنی چی وای لە تۆ کرد کە لە تەمەنێکی هێندە مناڵیە ئێستا تۆ تەمەنێکی مناڵە هەیە بیرۆ بکەیتەوە کە کتێبێکی تایبەت بە توێکاری بنووسیتەوە بیرۆکەکەی لە چی لای تۆ دروست بوو بەڵێ من هەر لە مناڵیەوە کە لە پۆلیسی سەرەتایی بووم توانیم یەکەم پرزنتیشنی زانستی خۆم لە مەکتەبەکەمان تەقدیم کەم لەبارەی سۆلار سیستەم و چەندها پرزنتیشنی کەشم هەبووە لە سەبابەتە زانستیەکان بەڵام گرنگترینیان کە بە عملی کردومە لە پۆلی 6 لە بۆنێکی زانستیە توانیم بەراوردی نێوان ئینسانێکی سەحیح و ئینسانێکی جگەرەکێش بکەم و هەروەها لە پۆلی 7 توانیم کەرێشکە تەشریحکەم و هەروەها لە پۆلی 6 لە هەمان کاتە لەگەڵ بۆ نەزانستیەکەیە توانیم لە پرزنتیشنە سەر هیومن سکیلتە سیستەم کەم سیستەمی ئێسکەکان و هەروەها لە پۆلی 8 لەگەڵ دروستکردنی ئەم کتێبەیە گورسێگایەکشم تەشریح کردووە و هەروەها ساڵی پار بە یارمەتی مامۆستای زانستەکەم مامۆستا هەواستار کە یارمەتی دەرم بوو لە دروستکردنی ئەم کتێبەیە توانیم ئەم پرتوکە بنووسم بۆچی گرنگە ئەم کتێبەی تۆ ینی بۆ چێ گرنگە بەڵێ ئەم پرتوکەی من وەک ئاماژەم پێدا لەبارەی زانستی ئەناتۆمی فیزیۆلۆجیەوە دوێت من لەم کتێبەیە محاضەڕی مەرحەلەیەک و دوی توبعام وەرگرتووە لەیسەوە تۆ خۆخسۆتە نێو کۆلێژی پزیشکیشەوە نیەکە کە سەرکان هەر ئارەزۆکەی لەو وەرشدا خوێنی دواتر ئەگەر گەورە بووی باشە زۆر بابەتی تایە ئەمانە چیە زیاتر سوودی لێبینێ مەبەستم لەوەیە یعنی ئەم کتێبەی تۆ پزیشکەکان کە لە بواری توێکاریدا سپۆڕی بەدەستێنن دەتوانن سوود لەم کتێبەی تۆش وەرگرن یان خوێندکارانی زانکۆ دەتوانن سوود لەم کتێبەی تۆ وەرگرن یان تۆ مەبەستە لە ڕووی زانستی تەندروستی و توێکاریەوە خوێندکارانی هاوشەوی خۆت ئەگەر بیانە هەندێک زانیاری وەربگرن سوود لەم کتێبەی تۆ وەربگرن بەڵێ بەگشتی هەموو کەسێک کە ئارەزووی زانستی توبی هەبێ ئەتوانێت سوود لەم کتێبەی من وەرگێت لەبەری ئەساسترین بابەتەکانی تایە کە ئەناتۆمی فیزیۆلۆژیە کە چۆن بڵین ئەناتۆمی فیزیۆلۆژی بە کوردی یعنی چی ئەناتۆمی زانستێکە باز لە ئەندام و ئەندامەکانەکە بەڵێ و فیزیۆلۆژیش باز لە فەرمانەکانیان نەکات زۆر باشە کێ یارمەتی دەرێت بۆ کاکە سەرکان چونکە بێگومان نووسینی کتێبێکی ئاوها بە تەنیا ڕەنگە بە خۆت نەکرێت بێگومانە بێ کۆمەڵێک یارمەتی دەری باشدا بوو بە یارمەتی دەرەکان کێ بوو بەڵێ من خێزانەکەم هەردەم لە پشتم بوونە و هەروەها دایکم باوکم و خاڵیشم بە تایبەتی کە دایمەن تەشجیعیان کردوم و هەنیان ناوم بۆ هیچ کەسێکیان لە بوارێکی پزیشکیا کار ئەەکەن یاخۆت لە بوارێکی دیاریکراوە بەم بابەتی تۆ کارێکی دیاریکراویان هەیە بۆ یارمەتی دەری باش بن بۆ تۆش بەڵێ من دایکم باوکم هەردووکیان فەرمانبەرن و هیچ پەیوەندیشان نییە بەم بابەتەی کە من نووسیمە بەڵکو تەنها ئەمە خولیایەکی خۆم بوو و دایکم باوکم ئێوە ئاماژەم پێ دایکم باوکم خاڵم زۆر یارمەتی دەرم بوونە دایمەن هانیان ناوم بۆی کە بەردەوام لەسەری و لە نووسینی کتێبەکەیە مامۆستاکەم زۆر یارمەتی دەرم بووە کە وەک سوپەرڤایزەر لەگەڵ نووسینم کتێبە لەگەڵ منابووە ئەم زاراوانە بۆ منە هەندێک زاراوەی تەندروستیشن و کەمێک قورسن ینی ئێماڵین وشەی تەندروستی کەمێک قورسە بۆ ئەمانە چۆن مانی خۆ ئینگلیزیەکەت ماشەڵڵا زۆر باشە وایە بۆ ئەم دەستەواژانە پەیوەندیت بە چێوە کرد چی هاوکارت بوو سە بۆ نماوەتە لە ئەندامەکان نایبینی هەندێک شتێ بۆ منە ئەگەر تۆ بڵێ کڕکڕاگە ڕەنگە تۆزە قورس بە ئینگلیزی وانە ئەگەر هەندێک شتەیە
باسی بکەیت ئەمانە چۆن چی هاوکارت بوو لەمانەیە بەڵێ من زانستی توبی خۆی زانستێکە هەنێک مستەڵیحەکان یاخودەنێ وشەکانی وشی یۆنانین و قورسە تاوەکو لێی تێبگی یاخود بخوێنیتەوە بەڵام من مامۆستاکەم لەبەری ئەو زاناریە بوو لە بابەتەیە و هەروەها ئەو کورسانی کە ئەم کڕە دەوی وڵات زۆر بە تەفاسیلی باسییان نەکرد و مامۆستاکەشم زۆر بە جوان بۆی شیەکردن باش ماوەی چەندت پێچ و ئەم کتێبە نووسیکا کە سەرکار بەڵێ ئەم کتێبە لە ماوەی 10 مانگ زیاتر خەریکی بوومە من دەما زۆر باش بەنیازی کاری داهاتوو چی بێ ینی دوای ئەم کتێبە حەزەکەی زیاتر لە چ کارێکی تراتۆ زۆر چڕ ببیتەوە یاخود بەنیازی ئەوە هەی کتێبێکی تر دیسان بنووسیت و چاپی بکەیت لە بوارێکی جیاوازتر تۆزێک لەمە بەڵێ من لە پلان مایە کە لە بەشی دۆمی کتێبەکەم لەسەر زانستی هیستۆلۆژی بینوسم کە زانستێکە باز لە شانەکانی ئەندامەکانەکات و هەروەها لە پلانیشمایە کە ئەم کتێبە بتوانمەری بجێمە سەر زمانی کوردی حەزەکەی بیشیکەیتە زمانی کوردیش باشە ئەو سەرچاوانی کە بەکارتێناوە نووسیتە لە کۆتایی کتێبەکەیوانە چەند سەرچاوت بەکارهێناوە زیاتر پشتت بە سەرچاوی زمانی عەرەبی و زمانی تر بەستۆ یان تەنهای نێزی بە سەرچاوی خۆت وەکو باسم کرد کە لە مەرحەلەیەک و دوو توبعام وەرم گرت و محازەرەکان هەر لێش بە ئینگلیزی وەرمەگرت وە کورسەکانی شەر بە ئینگلیزی بەکارمێنەوە تا زمانی کەم بەکارنێنەوە لە سەرچاوەکانە زۆر باش جا ئەو کتێبە ئێستا لەکوێ بەردەست ئەبێت ینی بیرەوە کردوتەوە کە بیگەێنیتە خوێندنگەکان چونکە ڕەنگە خوێنکاری تریشە بێ حەز بکات کە سوودێکی پێ بکات و بە جوانیش بابەتەکانشی کردوێتەوە زیاتر یعنی پلانی تۆ حەزەکی کتێبەکە زۆرتر لەکوێ بڵاو بێتەوە کێ بن ئەوانەی کە خوێنەری ئەم کتێبە بن وڵێ ئەم کتێبی من پێنج نسخەی لە کتێبخانەی گشتی بەردەست ئێستا بەڵام لە ئێستاە ئەوەی کە ئێستا لە ئێوەیەت کۆتا نسخەیە بەڵام ئیشەڵا ئەتوانین چاپیەکەینەوە و ئەکینە بازاریشەوە دەستت خۆش بگا کە سەرکانگیانێمە خۆشببختین کە خوێندکاری چاوگەشی وەک تۆمان هەیە و زیرەک و بەتوانە و لە تەمەنی 14 ساڵیدا خاوەنی یەکەم کتێبی خۆت بێ ئەبێ لە تەمەنی 30 ساڵی و تەمەند درێژ بیشەڵا هەر زۆر تەمەن ئەبێ خاوەنی دە کتێب 15 کتێبی تاوکاتە باشە دەستت خۆش بێ سەرکەوتوبی دووبارە زۆر بەخێر دەستەکانە خۆش بێ